بیدەنانی بەڕێز جارێکی تر سڵاوتان لەبێت بەردەوامین لە گواستنەوەی هەواڵ و زانیاری نوێ لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئەمڕۆ لە حەوتی بەیانیەوە تاوەکو ئێستا کە ئێستا کاتژمێر 6 تەواو پرۆسەی دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان و تەواوی عێراق بەردەوام بوو. ئێستا بۆ وەرگرتنی زانیاری نوێ و تایبەت بە داخستنی ناوەندەکانی خوێندن بەو پێی کە بەپێی ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پێویستە لە ئێستادا تەواوی ئامێرەکان داخرابن و لۆک کرابن. دەمەوێت زانیاری زیاتر لەو بارەیەوە بۆ ئێوە بگوازمەوە لە ڕێی پەیامنێرانمان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە. سەرەتا دەچمە کەرکووک، پەیامنێرمان ئاکام وەزیری لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. ئاکام سڵاوت لێبێ ئەم کاتت باش، دوایین زانیاریەکان لەو بنکەی کە تۆی لێی چییە؟ سڵاو لێبێ ڕاویار، من ئێستا لە ناو بنکەی وەزبەم کە تاکەوە بنکەیە لە کەرکووک. لەم بنکەیەدا ڕێگەدراوە کە میدیاکان واتە میدیاکاران ڕۆماڵی فام بکەن. لە کۆی 25 بنکە تەنها دوو بنکەیە بۆ ڕۆماڵ، یەکێکیان لە قەزای حەویجێ، ئەوەی دیکەیان لە شاری کەرکووکە. لە بنکەیەدا لە کۆی گشتیان بنکەیە تاوەکو دوایین زانیاری کە بەردەست کەوتووە 165 دەنگدەرانی ئەم بنکەی هاتوونە دەنگیانداوە، واتە لە کۆی 2900 کەس زیاتر لە 1500 کەس هاتوونە لە بنکەی دەنگیانداوە کە ئەمەش تا ڕادەیەک وەکو ئەو کۆمیسیۆن کە قسەم لەگەڵیان کرد چاودێرانی سەرسنووق تا ڕادەیەک نسبەکەیان پێ باش و لەبەر ئەوەی لێرە لە کەرکووک بەتایبەت لە بنکەیە تا ڕادەیەک ئامێرەکانی کۆمیسیۆن ئامێرەکانیان تا ڕادەیەک بە شێوەیەکی خاوش پێکرد کە وەکو سەرەتا ژاماژە پێکرد ئەمە خواستی کۆمیسیۆن بۆ بەوەی ئەوەی کەوا ویستیانە فڕۆقات کەم بکرێت، بۆیە ئامێرەکان بە شێوەیەکی خاو کاری کردووە. لە بنکەیەدا وەکو خۆمان کە سەرەتاش پێشەوەی داخڵیم ڕاستەخۆی بوو، ژمارەیەکی کەم کەس هاتوون کە نەتوانن دەنگ بدەن و لە بنکەیەدا کە دەنگدانیتیا من ئەمەوێت بەڕێز عامر شوانی وەربگرم و تەبێژی پۆلیسی کەرکووک عامر ئەگەر بکرێ بیت ئێرەوە. ئەمەوێت باسی کار و چالاکیەکانی ئەم ڕۆماڵکیەکان ڕۆکە پۆلیسی کەرکووک دەنگی تا پرۆسەکان ڕۆکە بەگشتی بە شێوەیەکی چۆن ئەمڕۆکە پرۆسی دەنگدان لە حوتی بەیانیەوە دەستی پێکرد. پرۆسی دەنگدانی تایبەت لە ناو شاری کەرکووک هێزەکانی پۆلیس بەشدار بوون لەگەڵ هێزە عێراقیەکان دیکە وەکو جێشی عێراقی و هێزی فێدرالی عێراق. لە بەیانێکەوە تا کوردستانکە هیچ کێچەیەکمان نەبووە، هیچ خەرقێکی ئەمنی نەبووە، زۆر بە جوانی دەنگدانەکە تەواو بوو وەکو دەبینیش کەس نەما هەمووی هات دەنگیدا. ئێستاکە لە قۆناغی دووەماینەوەی عەدل و فەرزی پێنە سندوقەکان دەکرێتەوە، دەنگەکان جیا دەکرێتەوە، دەنێردرێ بۆ سەرەوە بۆ کۆمیسیۆن وەکوارکی ئەمە لێرەدا تەواو دەبێت. ئامادە باشەکەین بۆ بەیانی نادوو بەیانی بۆ دەنگدانی گشتی. کاک عامر ئەمە بزانم ئەمڕۆکە بۆچی دەنگی من بێت لە میوانەکەت وپرسی بەڵێ کامەن ئەو ڕێکارە ئەمنیانەی کە بۆ پاراستنی سندوقەکان گیراوەتە بەچیان کردووە؟ هاوکارانم لە کۆنتڕۆڵ پرسیاریەکەن کە کامە و ڕێکارانن کە گیراوەتە بەر لەلایەن پۆلیسی کەرکووک بۆ پاراستنی سندوقەکان. بەڵێ ئێمە ئەو ڕێکارانەمان کردوتە بەر ئێستا کە کاتێ تاو دەبێت هەموو سندوقەکان بە مەرحەلەیەک دەگوازرێتەوە بۆ کۆمیسیۆن، لەوە دووبارە دەچێتەوە بۆ مەتاری کەرکووک، لە مەتاری کەرکووک دەنێترێت بۆ بەغا هەر ئیمشەو. ئێمڕۆ کۆتاییە بە گواستنەوەی سندوقەکان هەموو ڕێکارەکانش گراوتە بەر و هیچ کێشەمان نیە. ویستە پرسیارەوە لەکەم کە بۆچی بۆ کاتی بوو ئاکام دەگەڕێمە وڵات دیارە هاوکارانم ئاماژە بۆ ئەوە دەکەن کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە سلێمانی هەیە لەگەڵمان بەردەوام بن. ڕادیار سڵاوتان لەبێ، من لەم بنکەی کە لە بنکەی غەفور ژاژڵەیەم دیارە ڕێک لە کاتژمێر 6 تەواو ئامێرەکانی دەنگدان لەم بنکەیەدا لۆک بوو، وەستێنرا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەوەی کە دەبینن لەسەر شاشەی شارپرس ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ بەرپرسانی ئەم بنکەیە کە ئێستا سەرقاڵی ئەوەن کە ژمارەی دەنگدەرەکان بزانن کە لەم بنکەیەدا بزانن چەند کەس دەنگی داوە کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕاستەخۆ ژمارەی دەنگدەران لەم بنکەیەدا ئاشکرا دەبێت. بە پێی دوایین زانیاری لە کۆی 2328 کەس 1554 کەس لەم بنکەیەدا دەنگی داوە. ژمارەیەک دارە ژمارەیەکی بەرچاو لە دەنگدەری تایبەت نەیانتوانیوە دەنگ بدەن. من لە کۆتا
کاتژمێرەکان یاخود کۆتا چرکەی پرۆسەی دەنگدانی تایبەتدا بینیم چەند کەسێک هاتن ویستیان دەنگ بدەن بەڵام بەهۆی ئەوەی کە کاتی دەنگدان کۆتایی هاتووە ڕێک لەو کاتەیە نەیانتوانی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن لە ئێستاە کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سەرقاڵی ئەوەن ژمارەی دەنگدەران جیا بکەنەوە دوایین داتا و زانیاری لە نێو ئەم بنکەیەدا وەربگرن هەنەکان وەک خۆی بۆ بینەرەکانمان بگوازینەوە بۆی ڕاستەوخۆ ببینین بزانین چۆن مامەڵە لەگەڵ جیاکردنەوەی دەنگەکان دەکرێت فەرمونون با پێکەوە ببینین کاکە زوومتانە یەک کەسەر نەدووە بە قوربان بینەران بەڕێز دیارە ئەوەی دەیبینن جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردن و دەنگدانی تایبەتە لە یەکێک لە بنکەکانی دەنگدان شاری زمانی پێکەوە ڕاستەوە خۆ دەیبینن دیارە ئەو سوڵەی کە لەسەر شاشەکە دەردەکەوێت سوڵەی کۆتاییاتنی دەنگدانە لەو بنکی کە پەیامبەرمان هەوراس ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵ مابوو پێکەوە دیمەنی جیاکردنەوەی دەنگەکان لەو بنکەیە دەبینین دیارە کۆتەی دەنگدانی تایبەت بەپێی ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دەبێت لە سەرتاسەری عێراق کۆتایی پێهاتبێت وە پێشتر ئاماژەم پێکرد ئەو دیمەنانی دەیبینن کۆتایی هاتن و جیاکردنەوەی دەنگەکانە لە یەکێک لە بنکەکانی شاری سلێمانی بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە هەڵەبجە پەیامبەرمان شادی ئەمین لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت شادی سڵاوت لێبێ ئەم کاتت باش دوایین زانیاریەکان لە هەڵەبجەوە چین بە تایبەت لەو بنکەی کە تۆ لی شادی گوێت لە دەنگی منە بەڵێ بەڕێزان تا ئەو کاتێک کە پەیامبەرمان شادی ئەمین لە هەڵەبجەوە ئامانە دەبێت دەمەوێت ئاماژە بۆەوە بکەم کە ئێستا چەند خولەکێک بەسەر کۆتایی هاتنی دەنگدانی تایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستان تێپەڕیوە دیارە وەک بینیتان پێشتر لە یەکێک لە بنکەکانی شاری سلێمانی پرۆسەی دەنگدان بە تەواوەتی کۆتایی پێهات بوو دەنگەکان جیا دەکرانەوە دەمەوێت بچمەوە هەڵەبجە لە لای شادی ئەمین شادی ئەگەر ئێستا گوێت لە دەنگی من بێ سڵاوت لێ بێم کاتت باش دەمەوێت دوایین زانیاریەکان لە ئێوە وەربگرم بۆ بینەرەکانم فەرموو بەڵێ ڕاوێر سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش وەک لە دیمەنەکاندا دیارەکە من لە بەردەمێک لە بنکەکانی کە بنکەی قوتابخانەی بورهانی حاجی محەممەدە کە ئەم بنکەیە تایبەتکراوە بۆ دەنگدانی تایبەت گەڵەوەی کە ئەم بنکەیە کە ڕێگە نەدراوە ڕاگەیاندەکان ڕووماڵی ناو بنکەکە بکەن تەنهاوی کە هەبووە ڕاگەیاندکاران و ڕۆژنامەنووسان لە بەردەم بنکەکەی ڕووماڵیان کردووە پێی ئەو ئەمارانەی کە کۆمیسیۆنی وڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بە ڕاگەیاندەکانی داوە هەتاکو ئێستا 1691 کەس دەنگی داوە و هەروەها لە 85.9 دەکاتە ڕێژەکەی لە 85.9 ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە 312 کەس لە ئەمڕۆ ئامادە نەبوون کە دەنگ بدەن ئەمە لە کاتێکدایە کە لە کاتژمێرەکانی بەرەبەیانی بەهۆی ئەو قەرەباڵخێکە
لەودێکی زۆر لەسەر بنکەکە هەبوو دەنگەکەمێک خاوبوونەوەی بەخۆبینەوەش بۆ هۆیەوەی کە ئەمریکانی دەنگدان کێشەی پەنجەمۆری هەبوو ئەمەش بۆ هۆیەوەی کە کەمێک گرژی و ئاڵۆزی دروست بێ بەڵام لە کاتژمێرەکانی دوانی ڕۆ تاوەکو ئێستاش کە من قسەکەم هیچ گرژی و ئاڵۆزیەک دروست نەبووە ئەمە لە کاتێکدایە کە هێزە ئەمنیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە لە هەرێمی کوردستان ژمارە و دەنگدەرانێک کە تا ئێستا دەنگیانداوە 1970 کەس دەنگ دەدەن و هەروەها ژمارەی دەنگدەر بۆ ئەمڕۆ لە یەک بنکەیە 5 وێستگەش دیاری کراوە بۆ 5 وێستگەی دەنگدانە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمە دوایین زانیاریەکانی زۆر سپاس بۆ کامێرمان شادیەمی لە هەڵەبجەوە دەچینە هەولێر هەژارم لەگەڵ دەبێت هەژار سڵاوت لێبێ دەنگدان لە دیارە لە هەولێریش کۆتایی پێهاتوە دوایین زانیاریەکان لەبارەی جاکردنەوەی دەنگەکانەوە لای تۆ چییە؟ بنێرانی شارپێس بەڵێ لە شاری هەولێریش پرۆسەی دەنگدان لە کاتژمێر 6 هەمووی وەستا ئەو دیمەنانی دەبین ئەمە ئێستا ئامێرەکانن دوایین راپۆرتی خۆی دەردەکات کە ئەمە کۆتا راپۆرتی یەکێک لە وێستگەکانە و جگە لەوەش دەمێ ئەوەشتانی شان بدەم کە سندوقی ئەو دەنگدانەکە ئەوی کارتی دەنگدانەکەی دەخرێت ناوی لە کاتژمێر 6ەوە داخراوە و تا هیچ ئیشێک ناکات بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەولێر پرۆسەکە بە شێوەیەکی باڵین بەشداریی باش بەرەوە چوە بەڵام وەکو تێبینێک ئەو تێبینێ هەیە کە لە یەکێک لە بنکەکانی باڵین دەنگدانی تابێت بە ئاوەرەکان تەنها 40 کەس بەشداری کردووە کە ئەمە جێگای سەرنجە و دەبێت ئاماژە بۆ بکەن لە هەندێک لە پێشەکاریەکانیش لەوە کە لە شارۆچکەی کۆیە بەرپرسی حزبی لە چۆتە بەردەمی یەکێک لە بنکەکان و بانگەشەی کردووە کەمە پێشێلکاریە بەرامبەر بە پرۆسەکە جگە لەمەش دەبێت ئاماژە بۆ بکەم کە بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەولێر ئەو حاڵەتەی ئاماژەت پێکرد لە کۆیە ڕووی داوە زانیاری کە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە ئەوانی چاکدی پرۆسەی هەڵبژاردن دەکەن ئەوان دوا راپۆرتی خۆیان کە کەمێک بەرە ئێستا کۆپییان بۆ شارپرێز ناردووە لێەوە ئاماژیان بگرۆ ئەوان ئاڕاستی کۆمسیۆنی باڵای سەرڕێی هەڵبژاردنەکان دەکەن لە بەشی پێشێلکاریەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەو پێشێلکاریانە ئاڕاستی ئەو بەشی دەکەن و کۆمسیۆنیەوە ئەو جۆرە پێشێلکاریانە وەردەگرن. زۆر باشە هەژار ئەنوەر لە هەولێرەوە دەچمە لای ڕێبین محەممەد لە گەرمیانەوە لەگەڵم دەبێت ڕێبین سڵاوت لێبێت بێگومان لە گەرمیان و لە دەربەندی خانیش پرۆسەی دەنگدان کۆتایی پێهاتووە دەمەوێت زانیاری نوێ بە تایبەت دەمەوێت لەبارەی دەنگدانی ئاوارەکانەوە کە لە زۆربەی شوێنەکان سەرنج و تێبینی تایبەت هەیە لە سەریان بەوەی کە بەپێی هەموو ئەو ئامارانەی کە ئێستا هەیە بەشداری ئاوارەکان بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە بە تایبەت لەو سنووری کە سنووری گەرمیان و تایبەتر دەربەنی خانە باز لەوە دەکرێت کە ئاوارەکان بە ڕێژەیەکی زۆر کەم بەشداریان کردووە زانیاری نوێ و ورتر چی هەیە؟ زۆر باشە ڕێبین دەگەڕێمەوە لای تۆ دەچمە دهۆک مەڕوانم لەگەڵ دەبێت مەڕوان یەحیا لە دهۆکەوە مەڕوان ئەم کاتت باش دوایین زانیاری لەبارەی کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی تایبەت لە دهۆک چی هەیە؟ پرێز باش بە من بێتە داوای زانیاری لەسەر ئامارên دەنگدان لە سنوورê parêzgeha Duhok بۆ بینەرên şarpirêz bideme diyarkirin lê Duhok ku nêzîkî 51,000 kes mafê dengdanê hebû dengdanên taybet û nêzîkî 72,000 awareyan ku mafên dengdanê de hebûye bi giştî ku rêja dengdan li sınûrê parêzgeha Duhok yê taybet 75 ji sedê bûye و هیت آواره جی 5 ji sedê bûye احتیمال heye ku yê aware kêftir jî bît bi
تنها دبیجت کو 5 صدی بویا و اب بنکه کو از لهم بنکه ها شالین لزناف سنتر پارێزگا هادوهۆ که ڕێژە دەنگدان 85 صدی بویا. ئەوە بزانم لە زۆربەی شار و شارۆچکەکان بەشداری ئاوارەکان ڕێژەکە زۆر کەمەوە ئەوە بزانم بە پێی وەزانیاریانی کەلای تۆ هەیە هۆکاری بەشداری نەکردنیان یاخود کەم بەشداریکردنیان لە پرۆسەکەچی ئەوە نیگەرانن یا پەیوەندی بە کێشەی تەکنیکی و ئامادەکاریەکانی کۆمیسیۆنەوە هەیە. بله لسنور پارێزگا هادووەکو ما دووەکی گوت 8,000 کەس مافێ دەنگدانێ هەبوو تنێ 72,000 جوان کارتا بایۆمەتریە خۆ هەلگرتبوو ڕێژەکە یەکجار کەم بەشداری دەنگدان کردبوو ئەو ژی بۆ وەیەکێ دەزەبرێت و بەشێک جوان دیارە ڕێکێت وان دیر بووە یان بەشێک جوان ژی هەر بخۆ نەڤایە و بەشداری د پرۆسا دەنگدانێدا بکەن ئەوێ دناو سنتەرێ دووەکێدا بۆیە ڕێژەکە یەکجار کەم بەشداری کرینە و حالەتەکە هەندێک حالەتێن دیژی لە سنوورێ پارێزگا هادووەک لە چەند بنگەهێکێ ڕوویدا بوو و ئەو ژی و ئەف جیهازە دەمێ وەختەکان بەر ئەلو دەنگێ من دەهێتن ڕاگەر زۆر باشە سپاس بۆ هەوکاران یەحیا لە هۆکەوە لەگەڵم بووی دەچمە سلێمانی مەریوان جەبار لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت مەریوان ئەم کاتت باش دوای زانیاریەکان لەو بنکەی کە تۆی لە سلێمانی چی هەیە چاودێرەکان کۆمیسیۆنی باڵا لە کاتی جیاکردنەوەی دەنگەکان هیچ گرفت و کێشەیەک هەیە لەوێ یاخود بەگشتی پرۆسەکە هەڵبەت مەبەستم پرۆسی جیاکردنەوەی دەنگەکانە چۆن بەڕێوە دەچێت بەڵێ ڕادیۆ ستاو لە تۆ ستاو لە تەواوی بینەرانی شار پرێس و تەواوی هاوکارانم لە شارەکانی ترەوە دیارە کاتژمێر 6 ئێوارە بەپێی بەرنامەی کۆمیسیۆن دای نابوو پرۆسەی دەنگدانی تایبەت کۆتایی هات ئێمە لە بنکەی ڕووناکین لە گەڕێکی بەکۆنجەی شاری سلێمانی لێرە پرۆسەی دەنگدان هەر لە بەیانیەوە تاوەکو کاتژمێر 6 کۆتایی هات و تا ئێستش کە لەگەڵ بەڕێستان قسە دەکەم پرۆسەکە بەباشی ڕێ بەڵام ئەمە واتای ئەوە نەبوو کە پرۆسەکە لەم بنکێدا کەم و کورتی نەبوو نەخەر لە یەکێک لە وێستگەکان لە بەرەبەیاندا بە دوایکردنەوەی وێستگەکان یەکێک لە وێستگەکان کە وێستگەی پێنجە لەم بنکێدا کێشەی ئامێرەکانی هەبوو لە دوای ئەوە بۆ ماوەی 15 خولەک تیمەکانی تەکنیکی کۆمیسیۆنی باڵەسەر بەخۆی بژاردنەکان لێرە چارەسەری کێشەکەیان کرد بەڵام چاودێران و نەنەگە ڕێکخراوەکان ئەویان هەبوو کە بەرپرسی وێستگەکە ڕێگەی نەداوە کە نوێنەری ڕێکخراوەکان بچنە ژوورەوە چاودێری وردی پرۆسەکە بکەن من دەمەوێت لە ئێستادا لەگەڵ وەرگرتنی داتاکان لەسەر دەنگدان لە وێستگەکانی ئەم بنکەیە داتاکان بۆ بینەرانی شارپرێس خەمەڕۆ دیارە بنکەی ڕووناکی کۆی گشتی دەنگدەرانی لە 2232 کەسە کە لێرە دەنگیان داوە لە وێزگەی یەکدا 390 کەس بووە وێزگەی 376 کەس و وێزگەی 381 کەس و وێزگەی 4 384 کەس لا وێزگەی پێنجیش 362 کەس بۆ کۆی گشتی دەنگدان لە سەرجەم وێزگەکان کۆی گشتی 1893 کەس بووە کە لە بنکەی ڕووناکی و لە وێزگەکانی هەر پێنج وێزگەکەی بنکەی ڕووناکیدا دەنگیان داوە هاوکات ڕاگەر دەمێدا ماژە بۆ بدەم یەکێک لە گرفتەکان لە بنکەدا ئەو وەختان هێزەکانی لیوایەکی پاراستنی سلێمانی لێرە بەشێک لە پێشمەرگەکانی ئەو لیوایە کە بەوتەی ئەفسەرێکی باڵای ئەو لیواکە ئاماژەی بۆ دەدا کە ژمارەیان 300 بۆ 400 کەسە نەیانتوانیوە کە دەنگ بدەن بەهۆی بوونی کێشە لە کارتەکانیاندا هاوکات پەنجەمۆریان نەخوێنراوەتەوە بەپێی یەکێک لە ئەندامانی کۆمیسیۆن لێرە دەڵێت ئەو کەسانە دەرفەتیان تەنها ئەوەیە کە ڕۆژی دەنگدانی گشتیدا لە
خندان دەست داگرن خندان دەست داگرن بەختیار هەمولاکتان بەخێر بێن سپاس بەخوام ژێتەکانەکەمان بە سەرکەوتی تەواو لە ساعت حوتی بەیانی دەستمان پێکرد لە ساعت 6 ئێوارێ کۆتایی پێهات وەسەیەکی باش بوو پێکێشە بوو تەناسەی کێشەیەکی کەممان نەبوویش مقابلی چارەسەرکرد و لە ئامێرەکانە کێشێک مامۆز و چارەسەرکرا کێشێکی ترمان نەبووە ئەو ئێستا ساعت 6 کۆتایی پێهاو نەتیجەکانیش ڕائکێشە لەلایەن جیازەکان و خان تەقریبانێنە بەڵامێمان نەتیجەکان عادی ئۆفیسی سلێمانیە ئەوان نەتوانانی ئەڵانی ڕێژەکان تقریبا لە 670 احتیمال ئەوانەی تاو کرد لێرە چەند دەنگی ئاوە دەنگانەکە 2328 کە بۆی هەبوو لەم بنکەی ئێمە دەنگ بە بنکەی شەید غەفور ژاژبەی بە ڕێژەی لەخوا 2000وانەیە کەمتر سەوتەکان درەوە دەنگەکان بە تاکید دیاری نەکراوە لەناو تەقدیرەکان کێشەیەکی ئۆتۆمان نەبووە تەنها ئیزدحام و دەنگەران بەسەر ئەوەی لێرە نەیتوانی بێزەنگا یا ئەوەتا دەنگەکەی بەستا و ناتوانێت یا ئەوەتا لە گشتەکان ناوی هاتۆتەوە تەنها محەطەی چوار دیاری کراوێ عەدل و فەرزی یەدەوی لەوێ تەنها یەک محەطەت بە تاقیکردنەوەیە ئەگەر کێشە هەبوو هەموو محەطەکان جیا ئەگەر کێشەش نەبوو ئەوە نمونەیەکە ئەو محەطەی چوارکە شەی نییە ئەو محەطەیە ئەو محەطە هیچ کێشێکی نییە و محەطەکانی ئەوە ئێمە کۆمیسیۆن لە کۆی محەطەکان یەک محەطەمان بۆ دیاری ئەکا بۆ جیاکردنی عەدل و فەرزی یەدەوێت ئەوە خۆیان ئەڵێن زیادەمان نیە زیادە جیازەکانی زیادە خۆمان هێشتا بۆ ماوی بەڵێ باڵێتان ئەوەی بینیمتان بەخشێک لەو زانیاریانە بوو کە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و لە ڕێی پەیامنێرانمان لە دهۆک و هەولێر و هەڵەبجە و گەرمیان و کەرکووک و سلێمانیەوە بێگومان ڕووماڵی هەڵبژاردن لە شەڕپێچەوە بەدەوام دەبێت لە ڕێی تەواوی پەیامنێرانمانەوە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەگەڵتان دەبین تا ئەو کاتە شاد بن کاتێکی خۆش خۆتان لەگەڵ بێت.